باشە ئێستا هاوسەرەکەی پێڵێ جگەرە مەخۆ کە حرامیشە لە داخی هەری خۆم بەڵام بۆنی جگەرە و لێیە لە داخی تۆ هەری خۆم مادام تۆ بە بۆنەکەی پەستی بۆنی نێرگەلە و لێیە هەری خۆم لە داخی تۆ مادام بە بۆنەکەی پەستی کورە سیرمە خۆ پیاوەکە هەری خۆم لە داخی تۆ ئەوە معاشەرە نییە بە معروف الله جل جلاله فەرمانی پێکردووە فەرمێ وعاشروهن بمعروف ئێوە لەگەڵ هاوسەرەکانتان ئەوەی کە شەرع پێی خۆشە بۆ شەو مامەڵەیان لەگەڵکەن رسول الله صلی الله عليه وسلم بۆ ڕاگررتنی دڵی ئەم هاوسەرانێ فەرمێ سوێن بەخوای تر نای خۆم بەڵام باسی مەکەن لای ژنەکانی ترم بڵێن رسول الله صلی الله عليه وسلم معافیری خواردە بۆنی ناخۆش بوو باسی مەکەن باشە ئەمە رسول الله صلی الله عليه وسلم ئاگای لێ نییە کە ئەوان ئەو بابەتیان با بڵین تدبیر کردووە لە بینی خۆیان ڕێککەوتون بۆیە سوێن دەخوا نەیخوا ئەوەش واکەکە هەنگوین حرام کا لەسەر خۆی باشە سوورەی تەحریم دا بەسێ بۆم بابەت بدایەتەکەی